دەنگت خۆش بێ کاکە قارەمان ئافرم بەو تەمەنەوە توانیت زۆر بە باشی گۆرانەکە بڵیت جوان گۆرانەکەت ئامادە کردبوو لە ڕێتم زۆر مسەیتر بوویت هەڵەیەکی ئەوتۆت نەکرد تەنها تۆزێک ڕاهێنان تەوێ بۆ دەنگت ومێ دەکەم لە ئایندەدا بتانی باشتر ڕاهێنان لە دەنگت کەیت ئافرم مامۆستاچێتەوە دەستخۆش کە قارەمان وەکو مامۆستا هەڵکەوتوتی دەربڕینی وشەکان باش بوو لای من هەڵبژاردننی گۆرانی کەش باش هەڵبژار بوو مەقام باش بوو بەڵام دەکرا زیاتر ئەدایی بکەیت ئیقاع بە شێوێکی گشتی هەل لە سەرەتا تا کۆتایی گۆرانێکە زۆر باش بوو ومێت دەخوازم کە سەر بکەیت سپاس کە قەهرمان بەڕاستی دەنگێتە خۆشە بەس ئەو مشکلێکتە هەیە نەفەس نزانی لەکۆ نەفەس ببڕی جار جار نکاری تەوا بکەی شووی تەبقا یا بەرز پێویستە خوڕتر تبێژی هیدم دەنگێتە زۆر خۆشە مەقام باش بوو ئیقاع باش بوو شێوێک گشتی گەلەکەی باش بوو سپاس دکتۆرە ئەمن دیتم هاتووە چی پیاوەکی تەدریبی کردیە و خۆی ڕاوەستان بە بەرز گۆرانیەکەی زۆر خۆش گوت مایکەکەی نەگرت وجودی خۆی حازر کرد و دەنج خۆشە و چەندە عمرت 15 ساڵ بەس ئەو گۆرانیت ئی چێە ئەو گۆرانیە ئەدنان کەریم دەست خۆش وەڵڵاهی دەنگەکی زۆر خۆشە بەرەمان قارەمان دەستخۆشی دەکەم ئەزێ کورتی سەراوە دیف ژێتە هەر دەستپێک ئەسترانە تا دیمایکێ شێوەکی گشتی زۆر زۆر باش بوو دەستخۆشی دەکەم دارم سەرکەوتێنی کاکە قارەمان دەست خۆش بێ دووبارە بۆ بەشدار بوو سەرکەوتوو بی زۆر سپاس